دوای کۆچی دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ مسلمانان بەویستی ئازادی خۆیان خەلیفەیەک هەڵببژێرن تا شریعەتی خۆیان لەسەر بچەسپێن، ڕێبەرێتیان بکە بۆ بڵاوکردنەوەی بانگەوازی خوای، حکومکردنی دەوڵەت و ئومەتەکە واتە ئیدارەی دەوڵەتەکە و ئاراستەکردنی ئومەتەکە ئەبێ بگرێتە ئەستۆ بەو شێوازەش بیکا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کردوێت. مسلمانان بەرپرسن کە جۆڕایەڵی و ملکەچی بۆ دەرببڕن مادام بە قورئان و سونەتەوە پابەند بێ کە خەلیفە دیاریە کرد. ئاوا خەلیفەکە پێشەوەی بێ بە خەلیفە پێشەوەی بەیعەتی بدرێتێ ئەو بەیعەتی بە ئومەتەکە داوە کە ئەگەر بوو بە کاربەدەستی باڵای دەوڵەت بانگەوازەکە ئەگرێتە بەر یەکێتی مسلمانانە پارێزێ جیهادەکەش بەرپاکە بە شەریعەتی خوای پەروەردگاریش حکومەکە. لە هیچ حاڵەتێکە نابێ مسلمانان بێ خەلیفە بن. ئەسڵ ئاوایە هەبوونی خەلیفە هەبوونی ڕەمزی یەکێتی ئومەت و هێز و پێزیانە بۆیە یەکێک لە مەرجەکانی کەرزۆن کە درا بەسەر مستەفا کەمالە لە مؤتەمەری لۆزان وتیان ئەوەیە کە ئەبێ ناوی خلافەت نەمێنێ. وەو کاتەش کە سوڵتان عەبدولعەزیز بوو کە هەر دانرابوو کە ڕەمزێ دانرابووتیان ئەبێ لە تورکیا بکرێتە دەرەوە نەشیان هەش بچێ بۆ حەج بە قیتار ناردیان بۆ سویسرا خۆی و حاشێ و دەوروبەرەکەی لەبەرەوەی ئینگلیز حەریص بوو لەسەر ئەوەی وڵاتانی ئەوروپی حەریص بوون لەسەر ئەوەی کە وشەی خلافەتەکە لە مێشکی مسلمانان بسڕێت و چکە مسلمانانی هەموو جیهان هەستیان پێ کرد کە سەری ئومەتەکە لێرێ ڕەمزی وەحدەتی ئومەتەکە لێرێ وەحدەتی سیاسی بۆیە ئەبێ ئینسانی مسلمان هەست بەم یەکبوونەی ئومەتەکەی بکە بەم یەکبوونە بە یەکبوونی عەقیدە و یەکێتی خواپەرستی و یەکێتی قیەم و کولتور و ڕەوشت و ڕەفتار و یەکێتی مێژوەکەی و یەکێتی زمانی و یەکێتی دیدوڕێ و هەست و هۆش و یەکێتی دەستور و یاساکەی یەکێتی سەرکردایەتی و ڕێبەرەکەی ئەبە و شێوەیە ئومەتی ئیسلام بەهێزە بێ. ئاوا ئەوانش کە ئێستا محارەبەی ئەم مسلمانان ناکەن بەم شێوەیە هەست پێەکەن کە لەناو ئەم هەموو جیهانەیە ئێستا خەڵکانە گەڕاونەتەوە بۆ یەکبوونی ئومەتەکە بۆ ئینتیمای ئومەتەکە و هەوڵی ژەدەن کە دەسەڵاتێکی سیاسی هەبێت کە هەمویان کۆکاتەوە لە دارالئیسلامێکە و شەریعەتی ئیسلامیان بەسەرا بچەسپێن. کەم بایەخدانمانە بەوەی پێکەوە بژین و بە شێوەی گروپ و هەستکردن بە ئینتیما بۆ ئەهلی دین هەستکردن بە ئینتیما بۆ ئەو ئایدیۆلۆژیەی هەڵمان گرتوون چونکە ئومەتی ئیسلام هەروەک جارێکی تریش باسم کرد لە مدەی 300 ساڵی زمانی ئیستیعمار و دوای ئیستیعمارە کە هاتوونەتە وڵاتانی ئیسلام یەکێک لەوانەی کە لە ناو مسلمانانەیان هێشتووە ئینتیمای خۆیانە بۆ خاک کە بریتیە لە دارالئیسلام ئینتیمای مسلمانانە بۆ دەستگایەکی سیاسی کە بریتیە لە خەلیفە بەڵام ئەوەی نەیانتوانی وەتیایە سەرکەوتوو بن ئینتیمای ئێمە بۆ ئەو ئایدیۆلۆژیەی هەڵمان گرتووە. بۆیە ئێستا کۆمۆنیستەکان بێباوکن بێخاکن بێدەسەڵاتی سیاسین لەبەرەوەی وڵاتەکانیان ڕووخاون ئینتیمای ئایدیۆلۆژیان زەعیف بووە بەڵام مسلمانەکان ساڵەهای ساڵە خلافەتی ئیسلامیشیان نەماوە بەڵام ئینتیمایان بۆ ئەو ئایدیۆلۆژیە گەورەی کە پێکەوە بەستون هەموو کۆمەڵگەکەیانی بۆ پاراستون. هەر یەکەیەکەی ئێمە پێویستە ئیحساسی ئەوە بکەین کە ئێمە مجرد گروپێکی سیاسی نین ئێمە کۆمەڵێک ئینسانی تەنها خێرخواز نین و بەس ئێمە کۆڵێکی تاریخیمان گرتوتە بەر کۆڵێکی گەورەمان لەسەر شانە و ئیحساسی ئەو مەسئولیەتە گەورە تاریخێژەکەین لە زمانێکی شائەژین کە خەلیفەمان نەماوە و ئەهلی حەل و عەقدمان لە زیندانەکانی تاغوتەکانان و دەنگیان پێمان ناگا و دەنگمان نایانگاتێ. برایانی خۆ ئەمە بەشێکە لەو سراعی کە ئومەتی ئیسلامی هێنێتەوە پێشێ ئەمە بەشێکە لەو هاتنەوە مەیدانەی جارێکی تر کە ئومەتی ئیسلام پێویستی پێیەتی جارێکی تر پێویستە لە پێناوی ئەوەی سەر لە نوێژیانێکی ئیسلامی بە عیزەتی ژێر سێبەری قورئان و لە ژێر ئاڵای ئیسلامە سەر لە نوێژیانێکی تری کۆمەڵایەتی و سیاسی و اقتصادی بهێنێتەوە کایە پێویستی بەو زەریبەیە هەیە بیدا. ئەگەر ماوەردی ڕەحمەتی خوای لێ بە کە ساڵی 450 هیجری ئەمری خوای کردووە فەقیهێکی سیاسیە لە تعریفێکیا بۆ خلافەت و ئیمامەت و حکمی ئیسلام ئەفەرمێ
الإمامة موضوعة لخلافة النبوة في حراسة الدين وسياسة الدنيا. خليفة بو چی دانراوە؟ خليفة بو ئەوە دانراوە کە شوێنی پێغەمبەر بگرێتەوە عليه الصلاة والسلام لە ڕوونکردنەوەی دینەکە طبعا، لا إقامي دينك أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه، هروها بو إعشقرتن لدينك وباسوانيتي كردن لو دينو، هروها سياسة الدنيا، هروها بو أويك أم دنيايش بسياستي شي إسلامي كوملقكي خوي پروردك وبيبات بيش كوابو أمرو كخلافتي إسلامينية أو ناسور محنتي لتشيشانا أو ناسور محنتي لهر ولاتي شي تري إسلاما سببكي أويك مسلمانان خلافتي شي إسلامية النية، مسلمانان قوتي شي إسلامية النية، مسلمانان پنايشيان غير خواي پروردگار نية. أو نبوني دولتي إسلاما أو كارتيا كردني هي لەبەرەوە یەکیەشی ئێمە پێویستە هەستی مەسئولیەتێکی زۆر بەرز و تاریخی هەڵگرێ. پیلانەکانی دوژمن لەسەر ئیسلام زۆرن، لەبەرەوەی ئەم سەحوە ئیسلامیەی کە دروست بۆ سەراسەری هەموو جیهانی گرتوتەوە. ئەگەر 25 ملیۆن مسلمان لە ئەوروپا ئەژین، لە پەیمانی ماسترێختە کە ئیتیحادی ئەوروپی گرتوێتی، یەکێک لە فەقەرەکانی کە باسەکە باسی ئەو مەرکەزە ئیسلامیانە ئەکا کە لە ئەوروپا هەن و مەسیریان چ دەبێت ئەگەر هاتو ئەوروپا بوو بەیەک. و دیسان هەمان فەقەرە لە پەیمانی ئەمستەردامە لە ساڵی ڕابردوو دیسان مناقەشە کرایەوە لەوەی کە ئەم هەموو مەرکەزە ئیسلامیانە مەسیریان بە چیە بێت. یەک شارێکی وەکو بەرلین لە ئەڵمانیا 52 مزگەوتی تیا، یەک شارێکی وەکو ئۆسلۆ لەو دوورە وڵاتیە 36 مزگەوتی تێدایە. ساڵی 1998 1000 مزگەوت ئیضافە ئەبێ وەکرێتەوە لە شوێنێکی وەکو بەریتانیا. ئێستا معهدی ئیسلامی هەن لە زیندانەکانە، مسلمانە تەبلیغیەکانە ڕۆنە گەڕن بە سەراسەری جیهانە بۆ ئەوەی پەیامی ئیسلامیە گەێنن بە خەڵکی. 112,000 ئافرەتی فەڕەنسی مسلمانی دایک و باوک کافر لە پاریسا ئەژین. ئەم هێزە ئیسلامیە زۆرەی کە دروست بووە غەرب ناحەقی نییە کە لێ ترسێ، چونکە هەمووی پەیوەستە بنەوە بە یەکێتەوە، بە یەک خەلیفەوە. وەختێک سەفیری ئەڵمانیا لە مەغریب کە ناوی هۆفمان بوو، مسلمان بوو کە ئێستا ناوی مراد هۆفمانە، 2 دکتۆرای هەیە لە اقتصاد و فەلسەفە، کە مسلمان بوو کێشەیەکی زۆر گەورە لە ئەڵمانیا دروست بوو لەسەر وەلای مراد هۆفمان. داوایان کرد بگەڕێتەوە ئەڵمانیا، لە وەزیفەکەی دەریان کرد. مدیرە تەحریری دیرشبێگل کە یەکێکە لە مەشهورترین ڕۆژنامەی ئەڵمانی، نەدۆیەکیان لە تەلەڤیزیۆنا گرت و مراد هۆفمانیشیان بانگ کرد. ئەو ئافرەتە زۆر زیرەکانە ڕەدی لە هۆفمانەدایەوە، ئەیود مراد هۆفمان ئەڵمانی نەماوە، لەبەرەوە پێویستە جنسی ئەڵمانی لێوەربژیرێتەوە. یەکێکی کە جوابی ئەوێدایە و ڕەدیەدایە و دیفاعی لە هۆفمانە کرد، ئەیود بەڵام ئەو مجرد دینی گۆڕیوە. ئەیوو بەڵام ئەگەر مەسیحیەتی بگۆڕیایە بە بوودایی ئەهوەنتر بوو لەوەی کە گۆڕیوەتی بە ئیسلام، چونکە ئێستا مراد هۆفمان باوەڕی وایە لە هەر شوێنێکە خەلیفەیەکی ئیسلامی دروست ببێ ئەبێ وەلایی بداتێ، و ئەوەش عینی حەقە، چونکە ئەگەر ئێستا ئێمە خەلیفەیەکمان ببوایە لە هەر جێگایەکی کون و کەلەبەری دنیا، ئێمە بە تەئکید ئەبوایە وەلایی خۆمانی بدەینێ. حکمێکی ئیسلامی لە شوێنێکا دروست ببوایە و دارالئیسلامێکی ڕاستەقینەی دروست بکردایە، داوای لێ بکردینایە ئەبوایە ئێمە هیجرەتمان بەو شوێنانە بکردایە. لەبەرەوە قووەتی سەحوە ئیسلامیەکە کە بەو شێوەیە، ئەوروپا بە هەموو شێوەیەک دژی وەستێ، ئەمریکا بە هەموو شێوەیەک ڕۆژانە مراقەبەیەکە، و ئەبێ ئاگاداری ئەوەش بین شوێنێکی وەکو ئیسرائیل علاقەیەکی زۆری کە لەناو شەرق الأوسەتا هەیە و دەسەڵاتدارێتیەکی مخابراتی و معلوماتی هەیە، ئاخۆ ئەویش چەند متابعی ئەم سەحوە ئیسلامی ئێمە ئەکا لە ڕێگای چ لە ڕێگای مخابراتی ئەمریکی، چ لە ڕێگای موسادی خۆیەوە. ئێوە هەمووتان ئەزانن کە لە مودەی ئەم 300 ساڵەیە کە وڵاتی ئێمە ناوی دارالئیسلام بوو، کە کرا بە وڵاتانی جودا لە یەکتر، کە هەست و سۆزی جیهادی هەبوو، کرا بە هەست و سۆزی نەتەوایەتی و ناوچەگەرێتی، کە ئێمە لە ئیتاری یەک ئومەتا کۆ ئەبووینەوە، بچووچیان کردینەوە بۆ قەوم و شەعب و قەبیلە و تیرە و خەڵکی ناوچەگەرێتی و ئەم لاولا.
أو 300 صالة جرزة يشرب بس بعلماء السنية بتايبتي من شومة لبنان همو كسج مرجعي خوي هي أهل سنة نبي الشيعة بو خوي محمد حسين فضل الله لشوينك دانشتو لضاحي جنوبي أويك أندام برلمان دي لسر أجنو لبردسي دانشين أويك شيخي دروزة لشوينك دانشتو أندام برلمان كيديتو لبردسي لسر أجنو دانشين لبردنيا أويك ونبو لجزاوك أخليتو جنجي مسلماني السنية ولو هتي وتريش علماء كانتي أمر وقت كدرابة يعدام كردني سيجنجي سني همو أهل السنة في لبنان كوبونو شون بولاي حافظ أسد نق رئيسي لبنان بو يعدام لكردني بلام هري عدام كرا شيء أيتواني السيل الشيعة يا ماروني يا دروز يا لواني تري عدام كا أو همو يفوتاني يقنق تيكل كأمر وكو تلبيشي ايوه بيلي بخموا معلومة أبو بكر صديق رضاي إخوائي اللي بلغل أو خليفة بالرزاني إسلاما أو شوار خليفة هرية كان دا صلاتي سياسي هبو عالمي شرعي جبو بلام دوائي ورد لزماني أما كان دا صلاتك جدابه لعلم شرعي انجا ورد بون بلازم وملزومي يكتر سلطان علماء دا صلاة داران وشرع ناسان انجا جاري واهبوا لبر هوا كابراي حاكم علماء شوسين رانا والإمام أحمد بن حنبل لزماني مأموني كري هارون الرشيا جاري واشبوا علماء ظالبونه بسرد صلاة وكو زماني متوكل كخلشي جراي وبو عقيدة أهل السنة وجماعة ندواي مأمون هربي كان بلازم ملزومية كريانا بلا زور بداخل وكل زماني عثمانيا كانت دولتنا مع علماء أمتي إسلام هتي وكوتن أو كاتكد صلاتنا مع علماء إسلام وكو مناوري بياوي دولمند كإيشي نكردو وردو دادسو بيسو تاوبي أمتي إسلام كهاتي وكوت هتيوي دوم قاتين ايوه هتيوي يكمل لا ما يك شيخ الإسلام كيف نيزاني ناوي شيا لإسلام بول دا أنشتو فتواي شي دركت خلق لجاكارتا تنفيذية كرت يا لدار البيضاء تنفيذية كرت يا لسيبريا هات جواب بدوايا أو زمانش هشتا خير الدين بربروسا كالرئيس قائد قوي بحري سلطان بو هشتا شر لقل إسبانيا كرت همي هشتا صالي نبردو إرتا أو أمتا أويلياتوا وقتك إشك أمتك الروخا بوو بە 56 وڵات و 75 ئەقەلیەتی مسلمان کە ئێستا لە بەرچاوی هەر هەمومان نەچەوسێنرێنەوە و توانای بەیان دەرکردنی کشمان نییە وەکو چیچان وەکو کۆسۆفا وەکو بۆسنا وەکو فلیپین وەکو بورما وەکو سەدان ئەقەلیەتی مسلمان لە هەندستان لە ئەفریقا ئەوە بێکەسی ئێمەیە کە ئێوە کەسی ئێمەن و ئێوە هەتی و کەوتن لە سوڵتەی ئیسلامی ئومەتی ئیسلام هەمیشە ئاوا پێکەوە هێنابوویان مرجعية أهل سنة كوا حركات إسلامي لشيء أم دين ورقده كاتك علماء أم إسلاما آدم شوان لهاتو هتيو كوتم دعاي لشواني أم علماء بريضانك ومالا جنجي ترفيق يشتن لجي فكر السياسة وحركتها فيق يشتن انجا فكري ناو جامعات فكري مناقشي ناو ماركسيتو وكو زمانك علم الكلام هبو شون فلسفي اغرقوا الرومان كابراي ثمامي كوري اشرف هنا بوينا امتي اسلام وخلشك بوي رازبون بلام او زمانش اوي بوي رازبون طلع علماء كان بون استعلم بكسي اما معنان رازبون توبر فكري ماركسي وفكري وجودي وفكري الحادي انجا امكم على امتي اسلامي كفيقي يشتن دعائي جنجي مسلمان لسر اساسي فكر وسياسة وحركتها بلام علماء كان لشون اخوان دوش من يشهشتني والله اللي كردن او استعمال دو صد صالة قرزة شبع علماء السنية ديوتانا لها معالمة ديوتانا حزبكي الشيعة غير معمم بباب الرهوة بوشي اوي شورشي ايراني كرد معمم نبو اوي حزبي جمهوري تشكيل كربهشتي معمم نبو اوي حزبي املي تشكيل كرد موسى صدر معمم نبو أو قيادة حزب الله كابت شوار هزار مسلحة وهم عناقيد الغضب وهجوم إسرائيليات وأنا تأثيري تبكى محمد حسين فضل الله نية معممنية أوي أمين عامي حزبك يا حسن نصر الله معممنية أوي حزب دعوة عراقي دروس كردو موسى صدر محمد باقر الصدر مقر معمم نبو أوي كحركتي نفاذي فقهي جعفري دروس كردو لباكستان عارف حسيني ككجدا ودعي لشويني أو ساجد نقوي هردو كان معمما أو حزبي وحدة أبا بري ومقر آصفنية أو إصا حزبي دعوة أبا بري وآصفينية مقر أوانا هموي
بۆچی ئەو هەتیویە کەوتۆتە سەر ئێمەمانان و سەر ئەهلی سنەت و فقط ئەهلی سنەتن کە ئاوا مەزموم و چەساون وەختێک کە لە مەجالی فکر و سیاسەتیش ئەو گەنجانە بەرهەم هاتن چێ بەرهەم هاتوۆتە پێشەوە یەکەم مەرحەلە ئیمان بەنا ڕەحمەتی خوای لێ بێ کە سەیری کرد یەکێکی وەکو محەممەد ڕەشید ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێت کە یەکێکە لە ئاحادی عولەمای ئەم ئومەتە کتێبی لە یەکەم جارەکە نووسی دەربارەی سیاسەی شەرعی نووسی چونکە سوڵتان مابوو ڕەمزی ئیسلامەتی مابوو مەنارەی وجودی مسلمانان مابوو وەختێک کە ئیتر بەرەو عەدی تەنازولی هاتە خوارەوە آخر کتێبی کە نووسیوەتی کتێبی نداء إلى الجنس اللطيفی نووسیوە يعني معناه وایە لەو وەختەی کە سیاسەی شەرعیە نووسی و وردە وردە ئەم ئومەتە لەیدرا ئەو ئیستعمارە چۆن توانی ئێوە لە ئێمە دوور خاتەوە ئەو ئیستعمارە بەوە توانی کە پێش هەموو شتێک ئەم عولەمای ئیسلام حەصرکا لە بابی عیبادات نەیەڵە لە معاملاتی سەر دەرکەن ئەوە وەختێک گۆڕا ساڵی 1821 کە ئینگلیز هاتە هەندستانەوە هەروەکو لەو فترەی ئیستعماریە کە هاتن هەموو عالەمی ئیسلامیان گر عالەمی ئیسلام بە دوای مفتیەکانی و قازیەکانی و بە دوای مەلاکانی و خەتیبەکانیەوە بوو خۆ حیزبی ئیسلامی پێش 70 ساڵ هەر وجودی نەبوو چێی ود مەسئول مەڵبەندە بەڕاستی ئەم ئیستعمارانە مامۆستایانی بەڕێز ئەم ئیستعمارە زۆر لێزان بوو کە توانیوێتی ئێمە بێسەرکە ئێمە هەتیوکە ئێمە وا لێ بکە یەک کۆمەڵ بە هەزاران هەزار 7,000 کەس دێتە ئەم مزگەوتەوە ئێستا ئیمتیحانی بکەی لە نەواقزی وزوء دەرناچێت 7,000 کەس نازانی بەرەو سیاسەیەکی شەرعی ببەیت نازانی ئێستا ئەو هەموو عەسکەریەمان هەیە نازانی تەقسیمی غەنایم چۆنە مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی ئەگەر زۆر ڕەبانی و لە خوا ترس نەبوایە هەموو جارەگەی خوایە بە سەبەبی مخالفەی ئەمری من ئەمانە نەگری لە قیامەتە ئەژنا هەر هەمووی لە خوار مامۆستا مەلا عوسمانەوە گوناحی قیامەت یەدا بە کۆڵیە مامۆستایانی بەڕێز بەڕاستی ئیمامی حەرەمەین ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی جوهەینی کە لە کتێبی ئەلغیاثیە أفرمي إذا شغر الزمان من الإمام يعني من الخليفة عاد الناس في الملمات إلى أهل الحل والعقد هو معلومة أهل حل وعقد جبريتين لأهل علم وقدرة التمكين أجل أهل قدرة التمكين ببيع علم الشرعي برون هرجة بروت ظلم طغيان دروسة بلان أما هردو شان صنوي يكتبن هردو شان بو يخو أي پروردگار هبو شويه هنا ونيت إخواره بو هردو شان فرمي أنزلنا الكتاب أشفرمي وأنزلنا الحديد فيه بأس شديد ومنافع للناس براسي ما مساهني برد خلشي إستاك بيويست بقرة سر أهل حل وعقد بيويستي بوهي محمد غزالي رحمة إخوائي لبي يكسعى تيج مردني خوي يكسعى تيج مردني مقابليش لإمبيسيا كراوة على أمتي إسلام وزعي بسرى نهاتو أم وزعي إستامان بس قد أمتي إسلام وإلى حتى لزماني هو لا كويا كدو مليون كف لبغدايا كشراون ابن كثير فرمي قتل 2,000 شخص أجر 2 مليون كف كجرابن أو زمانه هشتا شاكتر بو چونك مصر ما بو سوريا ما بو شمال المغرب ما بو شمال أفريقيا ما بو وڵاتانی شتری هەموو ما بو بەڵام ئێستا ئەهلی ئومەتی ئیسلام چیان لێ بەسەر هاتووە بەڕاستی ئەو دەورەشکە ئێمە لە فقهای خوێنین کە لە فقهی شافعیە ئەفەرمێ ئیمامە بێت ساڵی 2 جار جێش بنێرە بۆ سغورەکان بۆی ئەهلی کوفر تەماعیان نەبێ لە دار الئیسلامە کوا دار الئیسلاممان کوا ئەهلی غەلەبەمان کوا تەشریع و نظامێکمان کە ئەبێ تەطبیق بێت کوا ئەمن و ئەمانێک کە لە وڵاتی خۆمانە ئەبێ ئەمان بێت ئێستا ئەو غەلەبەیە بۆ چێیە سەید ئەحمەدی برێلەوی ڕەحمەتی خوای لێ بێ سۆفی بوو ساڵی 1821 کە ئەحکامی ئینگلیز لە هەندستانە دوای 600 ساڵ حکمی ئیسلامی مەغۆ لە مسلمانەکان کە قانونی کوفر تطبیق کرا فەرمووی بەپێی حەنەفی لەبەرەوەی خۆشی حەنەفیە فەرمووی ئیتر ئەمە بووە بە دار الكفر معلومی جەنابیشتانە کە لە ئەحنافە دار الإسلام بە 3 صفەتە بێ بە دار الكفر یەکەم غەلەبە بۆ کافر بێت ئەحکامی کوفری ئەوان تطبیق بکرێ دووهەم ئەمان بۆ مسلمان نەمێنێ سێهەمیش مجاوەرە هەبێ لەگەڵ دار الإسلامە لەبەر ئەوە لە مدەی 10 ساڵە 30,000 کەسی لێ کوژرا پاشان بە ڕەحمەت بێخۆشی ساڵی 1831 لەسەر حدودی ئەفغانستان شەهید کرا کە وەختێک ئایانووس بچن بەرەو ئەفغانستان ئەم ئیشە ئیسلامیە ئەو دەوڵەتە کافرانە وەختێک کە هاتنە سەر ئومەتی ئیسلام ئەوان ساحەبی دەوڵەتی خۆیان بوون ساحەبی جەیشی قانونی خۆیان بوون جەیشی منەظەم بوون باروتیان کەشف کردبوو شۆرشی سەناعیان بردبووە پێشێ دراسەی مجتەمەعەکانی ئێمەیان وەکو علم النفس و کلتور و علمی اجتیماع کردبوو خەلەل و قووەت و ضعفی ئێمەیان ئەزانی چییە
اشترسان فقط لعلماء كان ترسان جندي لي وهزار حيلي لي اكره بلام هر ام جنديه كبفتوى عالم قراته بيشي ام عالمه هيج وقت خو شرني بالراته بيشي جبهك بلام لجر زميني شابه وفتوى يقدرك حلال حرمتي فلان قضيه رنكات او كاتا اذاني قدري ام امتي اسلاميه لشوان زور جاري شمول بنمونه اوائل موا انا مشروعي او براني ترك الاتجاه الاسلامي كان يتراهن لقل كومل المسلمان كمان همو لقل خلكاني كتريك مستقل للرجزاء الإسلامي بلان همو إسلامين لقل أوانيا همو من نمونا كمان هروك أو خلافة كمان بردرشي كعبة والرخاوة وكوتوت أخواره بلا فاوي إمبرياليزم كالككاني إساء معنى أم بردرش بخيل وجي خوي هل يك العاصي خوي ولا النام من يخم وجي خوي بوي أو شرف بو من بوكو قبيلة كاني قريش ودورو بشتيان بلان يا مباع متفق بين لسروي مشروعك من دانا وكو بتانيك بردرشي خلافت من وكو بردرشك انا سيدانا وك مشروعي حضاري هل كمان سمتشي بقري وبرزي بكاته وهتا اخواي قورش خليفيك من بوني رينا شويني خوي داينيتو بابا هموما او مشروعتك ملبكين